گەشتیار بریندار بوون و ئێستا هێنراونەتە نەخۆشخانەی فریاکەوتنی سۆران چارەسەریان بەشە ناوخۆیەک لە ئیداری سۆران لە ئێستادا ئاگر کەوت. خانی ئەو لێرەوە ئازاد بۆ مەراوایی پامێری پەیام لەگەڵ کاری تەواو کراوە بۆ ئەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی وڵاتی تورکیا دوای سەرژمێری دانیشتوان بەڕێوەچێتن وەکەوینی هەواڵی نوێ چییە سەبارەت بە و ڕووداوانی ئەمڕۆ ڕووی ناحیەی کۆڕە دیارە ناحیەی کۆڕە سەر بە قەزای پیرمامە ئێوارەی ئەمڕۆ بارانەیەکی بەلێزمە لەم ناوچە. ئەمە بازاری قەیسەریە لە شاری هەولێر لە دوای نوێژی خەوتنانەوە ئاگر لێرە کەوتۆتەوە. ئازاد سڵاوت لێ بۆم کاتت باش دێنە لای تۆ بزانی لێرە دوکاندارێکی زۆرەوانەی کە دوکانەکانیان سوتاوە لێرانە ئامادەیان ئەوەیە هۆکارەکانی ئاگرکەوتنەوە چین کەوا بەم شێوەیە زیانی گەوریان لێیەکەوێتەوە و نیشتیمانە دیارە شەوی ڕابردوو و ئاگرکەوتنەوە لە شاری هەولێر هەبووە و سایلۆکە خاڵی نەکرێتن ناتوانێتن گەنمی تەواوی جوتیارانی قەزای مەخمور وەربگرن. کۆتایی بانگەشەداین دیارە بەرپرس و کارجۆڕانی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری و بەرپرسیەکە ئەمساڵ بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوی ڕووبارەکان زۆرترین مەترسی بۆ ئەو گەشتیار و هاوڵاتیانە دروست کردووە کە سەردانی ناوچەکە دەکەن. لە قەزای ڕەواندوز دیارە ئەو هێرشە موشەشێکەوە شەوی ڕابردوو وڵاتی ئێران بۆ سەر قوارەی زایانی ئەنجامیدا لە گوندی وێزم لە ناوچەی باڵەکایەتی دیارە بەفرباری دەست پێ گەڵی عەلی بەگم دیارە لاپاو زیانێکی زۆری بە ناوچە گەشتیاریەکان گرێباسێ لە پارێزگای دەهۆر 37 هاوڵاتی بەهۆی تەقینەوەی غازەوە بریندار بوو بە ئێستادا هێزە ئەمنیەکان لێرە سەرقاڵیەوەنەوە لە قوتابخانەیە دەنگ دەدەن وەکە بینن لە وێنەکان دادیانن مامەزەکە ئیران نازەنینم دیارە ماوەی دوو ڕۆژە ئەم لەلایەن هاوڵاتیان و بۆنیشتنانی ناوچەکە ئێستادا سەرقاڵی ئەوەن کەوا بریندارەکان بۆ نەخۆشخانە بن تیمەکانی فەریادگوزاری تەندروستی لێرەن.